سڵاو ئەم کاتتان شاد. ئێران بابەتی سەرەکی دانیشتنەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان بوو لە کاتێکدا ڕێبەرانی جیهان لە نیویۆرک کۆبوونەوە بۆ دانیشتنەکانی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتوەکان. لە کاتێکدا کۆمەڵگەی نێونەتەوەی و ئەمریکاش هەمیشە نیگەرانیان لەمەڕ بەرنامەی ناوکی و ڕەفتارەکانی ئێران لە ناوچەکەدا هەیە، بەڵام بۆچی بابەتی مافی کەمینە لە ناویاندا سەرکوتکردنەکانی کورد لە ئێران نایەنە بەرباز؟ ئایا حیزبەکانی کوردستانی ئێران تا چەندێک هەوڵیان داوە ئەم بابەتە لە کۆمەلگای نێونەتەوەییدا بوروژێنن؟ ئەگەر هەوڵیان داوە سەرکەوتوو نەبوون ئاستەنگەکان چین؟ لە ئەگەری سەرکەوتوو نەبوونی چالاکە دیموکراسیەکانی حیزبەکانی کوردستانی ئێران پەرتەوازەی نێوانی ئەم حیزبانە چەند کاریگەری هەبووە؟ ئایا کاتیەوە نەهاتووە لانی کەم دوو حیزبی دموکرات یەکگرنەوە؟ چەند کێشەی تاکە کەسی هۆکاری یەکنەگرتنەوەی ئەم دوو حیزبەیە؟ دوای هێرشی موشکی کۆماری ئیسلامی ئەم دوو حیزبە چۆن درێژە بە خەباتی سیاسیان دەدەن؟ پەیوەندیەکان لەگەڵ کۆمەلگای ئێرانی ئوپۆزیسیۆنەکەی چەند لەلایەن حیزبەکانی کوردستانی ئێرانەوە بە جددی وەرگیراوە؟ ئازیزان، بۆ تاوتوێکردنی ئەم بابەتانە ئەمڕۆ لە میزگردێکی تایبەتدا من شاد عەلەوی و هاوکارم هێرۆ زەنگەنە میوانداری محەممەد نەزیف قادری، جێگری دووهەمی لێپرسراوی گشتی حیزب دیموکراتی کوردستانی ئێران و ئاسۆ حەسەنزادە جێگری سکرتری گشتی حیزب دیموکراتی کوردستان دەکەین. سپاس بۆ ئامادەبوونتان. کاگاسۆ، بەڕای هەندێک لە چاودێران دوای هێرشی موشکی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکە و بارگەکانی حیزبەکانی دموکرات لە کۆیە قۆناغێکی نوێ بۆ خەباتی سیاسی حیزبەکانی کوردستانی ئێران هاتوۆتە ئاراوە. بەڕای ئێوە تایبەتمەندیەکانی ئەم قۆناغانە چین؟ لەگەڵ سڵاو لە ئێوە و لە برای بەڕێزم کاک محەممەد نەزیفی قادری و بینەران و بیسەرانی بەرنامەکەتان، لە ڕابردووی بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا هەوراز و نشێوی زۆر ماندی چووە. دینامیزمی نێوخۆی بزوتنەوەی کورد زۆر جار بەداخەوە لە ئاستی هەڕەشەکان و چالێنجەکانی سەر ڕێگامان بۆ خەباتی هاوبەش بۆ گەیشتن بە ئامانجەکانی گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان نەبووە. ئەگەرچی بەخۆشیەوە لە ساڵانی ڕابردوودا هێندێک ئاڵوگۆڕی پۆزیتیڤ بەسەر ئەو دینامیزمی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەردوو بەستێنی حیزبەکان و بەستێنی نێوخۆیدا پێکەوە. لە دوای ئەو موشەکبارانەش لە واقعدا ئەم موشەکبارانە سەرەتای قۆناغێکی نوێیە، قۆناغێکی نوێ لە دەستدرێژیەکان و مەیدانداریەکانی کۆماری ئیسلامی لە دەرەوەی سنوورەکانی بێگومان بە مەبەستی جۆر بە جۆر لە ڕەهەندی جۆر بە جۆرەوە ئەم کارە کراوە، بەڵام بێگومان بە لەبەرچاوگرتنی توانای حیزبەکان وە کارتێکەریان لەسەر بڵێن جەماوەر لە ڕۆژهەڵاتی کوردستان و بەگشتی لەسەر ئاڵوگۆڕەکانی نێوخۆ ئێمە گەیشتوینتە نێو قۆناغێکی نوێوە و بە لەبەرچاوگرتنی ئەو بە پیرهاتنەوەش کە خەڵکی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان لە مانگرتنە گشتەکەی چەند ڕۆژ پاش موشەکبارانەکە و ئەعدامی سێ چالاکی نێوخۆدا نیشانیاندا، ئێستا ئەمە گەیشتوینەتە ئەو شوێنە کە لە دەمی تەحدیددا پێویستە گەلانی لە حاڵی خەبات بۆ ئازادیدا یەکگرتوو بن. ئەوە بێگومان ئەرگ دەخێتە سەر هەموو تاکان، بەڵام لە بەستێنی حیزبەکاندا ئێمە ئێستا ئەرچی گەورەترمان دەکەوێتە سەرشان و لەو ناحەیەوە کە هەم لە ناحەی تەهدیدەکان و لەنا هەم لەبەر هەستیاری دۆخەکە و ئەرچی زیاتری سەر حیزبەکان دەتوانین بڵێن بڵێ لە قۆناغێکی نوێداین لە هەموو ڕوویەکە. بەڵێ کاک محەممەد نەزیف دێمە لای جەنابەت هەروەکو کاک ئاسۆ ئاماژەی پێکرد. ئێستا با بڵێن لە قۆناغێکی نوێدان باشە دەکری ئێمە لەم قۆناغە نوێیەوە بڕوانین کە ئەم قۆناغە نوێ دەبێتە هۆی با بڵین یەکگرتنەوەی حیزبەکانی کوردستانی ئێران و بەتایبەتی هەردوو حیزبی دیموکرات هەروەکو چۆن داواتان لێ دەکرێت؟ پێشکی زۆر سپاس بۆ ئێوە و هەروە زۆر خۆشحاڵم لە خزمەت ئێوە و برای بەڕێزم کاک ئاسۆدا ئەوەی کە ئەگەڕێتەوە بۆ سەر هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکە و بارەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی و ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەگشتی، ئەمە شتێکی تازە نییە. لە ساڵەکانی ڕابردوویش ئەو هێرشانە ئەمە شاهدین. ساڵی 96 ئۆپەراسیۆنی لەسەر بنکە و بارگای حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ئەنجامدا، جارێکی دیکە پلۆنۆمی ئێمەی بۆمباران کرد و ئەو کردەوەی ئەخیرەیش کە نیشانیدا پابەند نەبوونی جمهوری ئیسلامیە بە یاسا و ڕێسا نێونەتەوەییەکان و هەروەها بە سەروەری وڵاتانی دەراوسێ و سیاسەتی دەستێوەردانی بۆتە سیاسەتێکی نەگۆڕی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران. هەمومان ئاگادارین چه فاجعەیەکی
کەمپێکی بەنسبەتی کەمپەکانی مجاهدین و لە کەمپی ئەشرەف و کەمپی لیبرتی بەڕێوە بردو ئەوانە بۆیە ئەوەی کە ئەگەڕێتەوە سەر ماهیەتی جمهوری ئیسلامی و سیاسەتی هێرش و زەربە لێدان و گوشارخستن سەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی و ئۆپۆزیسیۆنی کورد بە تایبەت لەم دوایانە بەشێکە لە ئەو تەنگەژەیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی لەگەڵی ڕوبەڕوو بووە و لە ئۆپۆزیسیۆنی کورد مەترسی هەیە بۆیە هەروەک لە ڕابردوودا کوردستان سەنگەری ئازادی بووە هێزە سیاسیەکانی کوردستان پشت و پەنای پرۆسەی دیموکراسی ئێران و هەروەها یارمەتیدەری خەباتی نەتەوەکانی ئێران بوون بۆ جمهوری ئیسلامی کوردستان و موقعیەتی ئۆپۆزیسیۆنی کورد شتێکە مەترسیدار بۆیە ئەو تاوانەی ژەم ئاخرانەوە ئەنجامیدا بەشێکی ئەگەڕێتەوە سەر ئەو مەترسیانەی کە لە دۆخی سیاسی ئێستا بزوتنەوەی کورد و ئۆپۆزیسیۆنی سەراسەری ئێران بە تایبەت دوای خۆپیشاندانەکانی بەفرانباری ساڵی 96 هەتاوی کە هەمومان شاهدین فەسڵێکی دیکە لە خەباتی گەلانی ئێران دەستی پێکردووە و لە دروشمەکانی خەباتگێڕانی و ئازادی خوازان و مافخوازانی نەتەوەکانی ئێران و پرۆسەی دیموکراسی ئێران و نەتەوەی کورد کە هەمومان شاهدین دروشمی بەرەندازی ڕژیم مەرگبەر دیکتاتۆر ئاخوند حەیاکۆن حکوومەت ڕاهاکۆن بۆتە سیاسەتێکی بەردەوامی خەڵکی خەباتگێڕی ئێران دژی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران لەو پەیوەندێدا ئەگەر ئێمە واقعی سیاسی خۆمان وەک هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چاولێ بکەین لە یەک ساڵی ڕابردوودا هەروەک برای بەڕێزم کاگە ئاسۆجی شارەی پێفەرموو ئێمە هێزە سیاسیەکانی کوردستان لەگەڵ ئەوەی دەستپێکی کاری هاوبەش و حرەکەتی هاوبەشمانە هەنگاوی ئەرێنیمان هەڵگرتووە و ئەو هەنگاوە ئەرێنیانە لە پەیامی نەورۆزی ئێمە لە پشتیوانیکردن لە کۆڵبەرانە لە بەهاناوەچوونی بوومە لەرزە لێدراوانی سەرپێڵی زەهاو و نەهایەتەن لەو بانگەوازەی کە ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان داوای کرد لە خەڵکی خەباتگێڕی کوردستان نیشانی دا ئێرادەی یەکگرتووانەی هێزە سیاسیەکان هێز و وزە بە خەباتی جەماوەری ئەبەخشێ و کۆمەڵانی خەڵکی کوردستانیش ئەو ئینتیزاریان لە ئێمە هەیە. کاک حەمەنەزیف ئەوە بە تەواوی دروستە بەڵام پرسەکە ئەوەیە کە لە هەلومەرجێکی ئاوادە لەم قۆناغە نوێدا کە بەڕێز دوو کاک ئاسۆ لەسەر یەکن لانیکەم گۆڕانکاریی تازاتۆتە ئاراوە لەو خەباتی ئێوەدا پرسیار ئەوەیە کە کاتیەوە نەهاتووە ئێوە دوو حزبی دموکراتی کوردستانی یەک بگرنەوە وەک ئەوە هێرۆخان ئاماژی پێدا داواتان لێ دەکەن ئایا لەم یەک نەگرنەوەدا کە تا ئێستا نەبینراوە کێشەی تاکەسی با بڵێن کاریگەری هەیە یا گەڕێتەوە بۆ بە گشتیش با بڵێن جیاوازی ڕوانینی ئێوە لە بواری استراتیژیەوە؟ ئێمە نەهایەتەن دەبێت یەک بگرینەوە و ئێمە لە کنگرەی شانزەهەمی خۆمانە فۆرمولێکمان پەسەند کردووە و ڕێکارێکمان دیاری کردووە خودی ئەو ڕێکارە یارمەتیدەرە بۆ هاوکاری و هاوخەباتی ئێمە لەگەڵ هاوڕێیانمان و لە ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو فۆرمولەی ئێمە یا ئەو بڕیار و مستەوبەی کنگرەی ئێمە یارمەتیدەرە لە جەهەتی کاری هاوبەشەوە بۆیە ئەو مەسەلانەی کە تۆ باسی لێوەکەی مەسەلەی تاکە کەسی یا هەندشتی لاوەکی ناتوانێت ڕێگر بێت لەسەر پرۆسەی یەکگرتنەوەی ئێمە لە درێژخایەنە بەڵام هەر یەکگرتنەوەیەک تەبیعەتەن پرۆسەی خۆی هەیە و لە یەکتێگەیشتنی زیاتری ئەوێ و ئەوە بەحسێکی دیکەیە ئێمە لەگەڵ هاوڕێیانی خۆمانە لە کاتوستاتی خۆیان باسی یەکەین باسمان کردووە و لە حاڵەتی دیالۆگ و توێژ بووین و دەبین. بەڵێ کاگاسۆ دێمە لایتەوە وەکو ئێستا بینیمان لە پاش ئەم هێرشانەوە یان ئێمە شتێکی ڕوونە کۆماری ئیسلامی دەست ناپارێزێت وە بەبێ هێرشی سەربازیش دەتوانێت با بڵێن زیان بگەێنێت بە بنکە و بارەگاکانتان یاخود بە حیزبە کوردیەکان لە دەرەوەی ئێران. باشە ئێوە هیچ بیرتان لەوە کردوتەوە کە بنکە و بارەگاکانتان بگوێزنەوە بۆ شوێنێکی تر؟ ئێمە لە ڕابردووشدا هەتا تەنانەت ئەو کاتەش کە پێش ئەوەی کە بارگای سەرچی حیزبی دموکرات بگوێزرێتەوە ئەو شوێنەی کە ئێستا لی قەرارگرتووە لە هەر شوێنێکی ئەم کوردستانە دەفتەری سیاسی هەڵکەوت بێ هەر کەوتوینەتە بەر پەلاماری هەوایی و تەنانەت زەمینی و پیلانجێڕی تەخریباتی کۆماری ئیسلامی بەجی ئێمە. ئێستا کە ئێمە لەو شوێنێکی ئێستا سەرکردایەتەکانمانی لێیە ئەومان دەگەڕێتەوە سەردووخێکی تایبەتی کە لە ڕاستیدا پەیوەندی بە باشووری کوردستانەوە هەیە و چەشنێکیش بەرپرسایەتی پارتە سەرچیەکانی ئێرە و حکوومەتی هەرێمی کوردستانی
تێدا بەردەستێت. ئەگەر باس کراوە پێشتریش ینی باس لەوە کراوە بۆچی با بڵێن بارگاکانتان نابنەوە قەندیل؟ دارێ بە ئەوە بڵم کە مەیدانی خەباتی ئێمە تەنیا ئەو شوێنە نییە کە بارگاکانمانی لێ بارگای سەرشی حیزبێکی سیاسی بێگومان شوێنی ئاماد بەرنامە ڕێژی کار و خەباتە، بەڵام مەیدانی ئەسلی خەباتی ئەمە نێوخۆی وڵاتە نزیکبوونەوە لە خەڵکی خۆمانە و بەوەی کە بارگاکانمان کە دیارە پێشتر لە قەندیل بوون ئێستا ئەگەر جارێکی دیکە بگەڕێتەوە قەندیل ئەمە قەندیل وەکتەن تاکە شوێن دەستنیشان ناکەم، بەڵام ڕەنگە لە ڕووی جۆغرافیاییەوە لە ڕووی سروشتیەوە و لە ڕووی نزیکبوونەوە لە بڵین جۆغرافیایی ئەسلی خەباتی خۆمان کە نێوخۆی وڵاتە و هەم لەباری ئەمنیەتیەوە هەم لەباری سمبولیشی سیاسی و هەم لەباری بۆ کارتێکەری زیاتری ئێمە لەسەر جەماوەر لە نێوخۆ لەسەر هێزی خەڵکمان بۆ حزوری زیاتر لە نێوخۆی لەسەر خەڵکی خۆمان و ڕاوەکان نێوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە بێگومان ئەگەرێکە، بەڵام یعنی شتێکی ئەرجەحە بۆ ئێمە کە کەوی سیناریۆشی لەم چەشنە، بەڵام بە ئەوەشمان لەبەر چاو بێ ئەو فشار و زەختانی کە کۆماری ئیسلامی بەتایبەتی لە ڕێگای موشکبارانی دەفتەری سیاسی حیزبی دموکراتی کوردستانەوە بەم جۆرە بێسابقەیە بەرجەستەی کردەوە، ئەوە لە ڕاستیدا فازە یەک لە دوای یەکەکانی پیلانێکی گەورەتری ئەم ڕژیمەیە بۆ فشارهێنانی زۆرتر و بۆ هەوڵدان بۆ دووبارەکردنەوەی ئەو سیناریۆیە کە بەسەر مجاهدینیان هێنا لە عێراق. ئەگەرچی دەڵێم نە ئێمە مجاهدینی خەڵقین و نە هەرێمی کوردستانیش عێراقە، بەڵام لە هەر حاڵدا با لێرەدا ئەوەتان پێ بڵم کە ئێمە بەداخەوە لەگەڵ ئەوەیدا کە ئەمە بەرنامە خەباتی خۆمان بۆ خۆمان دیاری دەکەین، بەڵام لەو پەیوەندی لەگەڵ ئەو پرسیارە مشەخەسەی ئێوەدا دەست ئاوەڵەی ئێمە یەکجار زۆریش نییە بەربەستی زۆر گەورەمان لەسەر ڕێگایە، هەم لەلایەن هێندێک لایەن لە باشووری کوردستان و بەتایبەتی لەلایەن پارتی کرێکارانی کوردستانەوە لەو پەیوەندیدا بابەسەری هەرچینە سەر و بابەتە کاک ئاسۆ ئەگە بکرێت زۆر بە کورتی پرسیارەکە ئەوەیە کە لەگەڵ ئەوەی کۆماری ئیسلامی بەرداوام بۆ هێرشکردنە سەر ئێوە هەندێک شوێن بڵین هەندێک کوێستان واتە کوێستانی قەندیل یا ڕەنگە کوێستانەکانی تر هەبن کە دەستڕاگەیشتنی کۆماری ئیسلامی توانایی پێکانی ئێوە بارگەکانی ئێوە دژوارتر بێ بۆی نە ئەوە کە هێرش نەکاتە سەر ئێوە. ئەفەرمونون حزبی کرێکارانی کوردستان واتە پەکەکە ئاسەنگێکە لە ڕێگەی ئێوەدا هیچ بەرچاوڕوونیەک نییە دوای ئەم هێرشە و ئەو مانگردنە ئێوە دانیشتن کەن بێکەوە با بڵێن بە ڕێکەوتنێ بگەن بۆ ئێوە لەو کوێستانە بەرینە ئێوەش لە بەشێکی کوێستانەکە جێگیر بن. ئەمە نیگەرانم ئەوەندەی کە ئامادەی دیالۆگ و ڕێکارەکانی دانیشتن و دیالۆگی نێوان پەکەکە و دەوڵەتانی حاکم بەسەر ناوچەدا لەواندا زمینە و ئیستعدادی وها دیالۆگ و دانیشتنێکەیە بەداخەوە ئەوەندە زمینە و ئیستعدادی دیالۆگ و دانیشتنیان لەگەڵ پارتە کوردەکان بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا نیە. دیارە ئێمە هەموو شتێک لە ناخینە خانەی بربەستەکانی پەیوەندیدار بە هەڵس و کەوتەکانی پەکەکەوە بێگومان لە ڕابردوشدا و لە ئێستاشدا ئێمە هەوڵ دەدەین هەموو ئەو پارتانەی پارچەکانی کوردستان کە قورسایان زۆرە پێویستە لە دیالۆگدا بن لەو پەیوەندێشدا ئەمن ئومێدوارم کە بە تێگەیشتنێکی دروست بکەین، بەڵام لە هەر حاڵدا درێژەی بەرنامەی خەباتجێڕی ئێمە چ لە بەستێنی پێشمەرگانەدا بە مەبەستی حزوری سیاسی تشکیلاتی لە نێوخۆی خەڵکی خۆمان و چ بە تایبەتی هەموو ئەو هەوڵ و هیمەتانەکە ئێمە دەیکەین بۆی کە خەڵکمان لە ناوخۆی وڵات لە بەستێنی ناوخۆی وڵاتدا زیاتر بێنە مەیدان، زیاتر متمانەیان بە خۆیان هەبێ. ئەمە ئەوەی پەک ناخین لەسەر ئەوەی کە داخوا بارگای سەرچی حیزبی دموکراتی کوردستان لە دەشتا یا لە شوستانە. بەڵێ کاک محەممەد نەزیف ئەگەر قسەیەکت نییە لەسەر قسەکانی کاگاسۆ ئەچمە تەوەرێکی تر ئەویش تەوەری نێونەتەوەیە دەمەوێت باسی ئەوە بکەم باشە بۆچی هەروەکو لە سەرەتاشە ئاماژەم پێکرد بابەتی با بڵێن مافی مرۆڤ یاخود بابەتی بەگشتی کورد لە ئێران نەبووتە بابەتێکی نێونەتەوەیی. ئایا ئەمە کەم و کورتی حیزبەکان نییە هەوڵیان بۆ ئەوە نەدابێت؟ ئەوەی کە ئەگرێتەوە سەر مەسەلەی پەیوەندی ئێمە لەگەڵ دنیای دەرەوە و مەترەحکردن و مەترەحبوونی پرسی کورد و هەروەها مەسەلەی دیموکراسی لە ئێران بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ سەر ئەو مەسەلەی چەکی نەوەوی ئێران یا چەکی ناوکی و نەهایەتەن مەسەلەی ئەو ڕێکەوتنەی بەرجام.
ڕاستیەکەت گەرەکە ئێمە کاتێک وڵاتانی 5 کۆیەک لەسەر مەسلەی بەرجام بە تەوافق گەیشتین لە بەیانەیەکی ڕسمی خۆمانە ڕامانگەیان مەسلەی ئێران تەنها مەسلەی چەکی ناوەکی نییە، مەسلەی مافی مرۆڤە، مەسلەی حق و حقوقی نەتەوەکانی ئێرانە، مەسلەی سیاسەتی دەستێوەرنەدانێتی لە کاروباری وڵاتانە و کۆمەڵێک پرینسیپی سیاسی و ئینسانیمان مەترح کرد لەگەڵ دنیای دەرەوە کە بەڕێکەوتن لەسەر مەسلەی چەکی ناوەکی کێشەی گەلانی ئێران، مەسلەی دموکراسی لە ئێران، مەسلەی ئازادیە دموکراتیەکان، مەسلەی مافی مرۆڤ چارەسەر نابێت. بۆیە ئێستا دەبینین کۆمەلگەی نێونەتەوەی و بەتایبەت ئەمریکا بەو واقعیەتە گەیشتووە کە جمهوری ئیسلامی هیچ یاسا و ڕێسایەکی نێونەتەوەی یا هیچ پرۆتۆکۆلێکی نێونەتەوەی بۆ ئەو گرنگ نییە و پابند نییە بە هیچ کامل لە ئەو ئەسڵانەی کە لەو تەوافقنامە باسی لێوە کردووە. دەبینین کە ئێستا ئیدارەی نوێی ئەمریکا تحریمەکانی خستوەتەوە سەر ئێران و لە کۆبوونەوەی ئەخیری مەجموعی عمومی سازمانی ملەلی چادیان سیاسەتی ئەمریکا پێداگری لەسەر تحریمەکانە و هەروەها چڕوپڕکردنی تحریمەکان لەسەر مەسلەی ئێران. بەڵام ئەوەی جێی سرنجە ئەوەیە بەداخەوە تا ئێستا نە ئەمریکایەکان وەنە ئەوروپاییەکان بەو شێوەیە پێویستە ناچنە سەر ئەو مەسئلەیە کە گەلانی ئێران ئێستا ئەسیری سیاسەتی کۆماری ئیسلامی ئێرانن بۆ دەربازبوونی گەلانی مافخوازی ئێران چ ڕێکارە عەمەلی ترە و چه حمایەتێکەکەن. بۆیە ئەوەی کە جمهوری ئیسلامی ئێستا ئەو زیادە ڕەویەکە یا مزایدەکە یا سیاسەتی دەستێوەردانی بەردەوامە ئێستا خەریکی خۆی تەجهیزکردنە بە سیستمی موشکی بالیستیک و بۆتە مەسئلەیەکی مەترسیدار بۆ ئەمنی منتەقەکە و هەروە ئەستراتیژی ئوروپا و ئەمریکا لە منتەقەکە. واقعیەتەکە ئەوەیە تا ئێستا سیاسەتی ئەوان سیاسەتێکی نامۆفەق بووە بە نسبەتی گوشار لەسەر ئێران. بۆیە ئێستاش باسی تەغییری ڕەفتاری کۆماری ئیسلامیەکەن لە حاڵەکە خەڵکی ئێران بڕیاری خۆی داوە و خەباتەکە بۆ ڕۆخانی ڕژیمی کۆماری ئیسلامی. جامعی بینالمللی لەو بار و دۆخە دەبێت پشتی بزوتنەوەی ئازادی خوازی و مافخوازی گەلانی ئێران بگرێت. کاکە محەممەد نەزیف بۆ گواستنەوەی ئەو پەیامە بۆ ئەو داواکاریە بەڕاستی لەگەڵ ئەوەی کێمە دەزانین هەموو حیزبەکان هەیەتی خۆیان ناردووە هەر ساڵ یەک دوو هەیەت لە حیزبەکانەوە دێن لێرە چاوپێکەوتنیان هەیە لەگەڵ هەندێک لە بەرپرسانە، بەڵام کاتیەوە نەهاتووە بۆ گواستنەوەی هەرو پەیامەکە ئێستا لێرەوە فەرمووتان هەیەتێکی هاوبەش پێک بێنن ئەگەر ناتوانن یا ناتانەوێت یا ناکرێت بە هەر هۆکارێکەوە با بڵێن هێزی پێشمەرگەی هاوبەشتان هەبێ یا هێزی سیاسی هاوبەشتان هەبێت بەرەیەکی بەکردەوەتان هەبێت، ئایا ناتوانن با بڵێن هەیەتێکی دیپلۆماسی هاوبەشتان هەبێت بۆ گواستنەوەی ئەو پەیامانە؟ ئەماتوانێت زۆر شتی هاوبەش بکەین و زۆر شتی هاوبەشیشمان کردووە. ئێمە لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵی شۆڕژگەر هاوکاری نظامی مەیدانیمان بووە، لەباری سیاسی وە زۆر شتی هاوبەشمان کردووە. لە ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێرانە ئەمە پێش لەو موشکبارانە بەیانەیەکمان بڵاو کردەوە ئەو مەترسیانەی کە لەسەر بنکە و بارەگاکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی بوو بەڕای گشتیمان ڕاگەن و داوای یارمەتیمان کرد و داوای ئەوەمان کرد کە ئاگاداری ئەو زیادە ڕێوانەی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بن. هەر لەم ئەخیرانە دیسان پەیامێکمان بۆ ئەو کۆبوونەوەی مەجموعی عمومی سازمانی ملل ناردووە و لە ئایندەیشە ئێمە دەبێت زیاتر هاوکاری بکەین، گوتاری دیپلۆماسیمان، گوتاری ڕێخستنمان، گوتاری خەباتی مەدەنیمان، حوزوری پێشمەرگەمان لە هەموو بارێکەوە هاوکاریەکانی ئێمە دەبێت ڕنگ بداتەوە، هەم ڕای گشتی بێنێتە سەر ئەو قەناعەتە گوتارێکی یەکگرتووانەمان هەیە و لە نێوخۆی کوردستانیشە هێز و وزە بە کۆمەڵانی خەڵکی کوردستانی ئێران و پرۆسەی دیموکراسی لە سەراسەری ئێران و خەباتی گەلانی ئێران ببەخشێت. کاکە محەممەد نەزیف داوای لێبورد نەکەم ئەگەر بکرێت هەر زۆر بە کورتی دەتوانین چاوەڕوانیەوە بکەین کە هەیەتێکی دیپلۆماسی هاوبەشی حیزبەکان بە یەک دەنگ و بە یەک ڕەنگەوە بکەونە گەشتی دیپلۆماسیەوە بۆ ئەمریکا وڵاتانی تر ئالەم هەلومەرجە تایبەتەدا ئەگەر بە کورتی تکایە؟ ئێمە سیاسەتی فەرمی ئێمە ئەوەیە ئێمە پێکەوە بتوانین بە یەک ئێرادەوە بە یەک گوتارەوە کار بکەین. بەڵام ئەوەی کە ئێستا ئەو هەیەتە لە چوارچێوەی ئەو پرسیارەی تۆ ڕێک بخرێ ئەوەش احتیاجی بەکار هەیە، احتیاجی بە لەیەک تێگەیشتنی زیاتر هەیە، بەڵام بە خۆشیەوە زەمینەکەی هەیە و کارێکی بۆ کراوە. ئێستا ئێمە لە دەرەوە ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران هەیئەتمان پێکێناوە، نوێنەرایەتیمان هەیە، دەتوانن هەڵگری ئەو پەیامە بن کە تۆ وەک زەرورەتێکی سیاسی باسی لێوەکەی.
بەڵێ باشە کاگاسۆ دێمەوە لای جەنابەت باشەوە کوڕوونە ئەمریکا داوای گۆڕینی ڕژێمی ئێران ناکات تەنها داوا دەکات ئێران با بڵێن دەستبەرداری ڕەفتارەکانی بێت لە هەرێمەکە و هەروەها دەستبەرداری با بڵێن پرۆگرامی موشکی ناوکی و موشکی باڵستیکی بێت باشە ئەگەر وا بێت ئەگەر ئێران با بڵێن دەستبەرداری ئەم شتانە بوو کورد لەکوێی ئەم سیاسەتەدا دەبێت هەروەکو کاک محەممەد نەزیفی شاڕی پێکرد ئەمە لەگەڵەوەدا دەکرێت لە فۆرمولەکردنی خوێندنەوەمان بۆ پرسە گەورەترەکان هەندێک جیاوازی هەبێ بەڵام لە نهایەتدا نەتیجە گیریەکانمان زۆر جیاواز نین وەکو پرسیار کرا لە ڕووی استراتیژی و جیاوازیتان هەیە نەخێنیمانە چ لە پەیوەندی لەگەڵ ئامانجی ڕوخانی کۆماری ئیسلامیدا ڕەنگە لەوەیدا کە پێویستە شێوازەکانی خەبات هەمویان بەکار بەرین بۆ ئەوەی کە بەو ئامانجە بکەین هەماهەنگی پێویستمان نەبێ یا لەوەیدا کە پرسیارتان کرد کە ئالیەتی هاوبەشی ئێمە بەڕووی دەرەوەدا چ بۆ بەڕووینی خۆی خۆشماندا چ لە قۆناغی ئێستای هاوخەباتیدا چ بۆ ئایندەی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی بە دەرزوەرگرتن لە ئەزمموی باشووری کوردستان و لە دەستچوونی هەلو دەرفەتەکان و پشگیری لە دووباتبوونەوەی سینناریو ناخۆشەکانی ڕابردوو پێویستە ئێستا ئەو بۆ نمونە ئەو ناوەندی هاوکاری هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یا هێزەکانی کوردستانی ئێران بیخینە قۆناغێکی باڵاترەوە ینی پێشکەوتوترەوە لە کارکردنی نەهادینی نێوان حیزبەکان و ئەوەندەی دەگەڕێتەوە سەر پرسەکەلانەکان چارەنووسی گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان و بڵێن بۆ نمونە دروستکردنی تریبونێک و ئالیەتێکی نێونەتەوەی کاری هاوبەش لە بواری دیپلۆماسیدا و لە هەموو بارەکانی دیکەی خەباتدا پێویستە ئەم مەوزوعە جودا بکەینەوە لە مناقشاتی نێوان خۆمان وەکو مەسەلەن دوولایانی دموکرات یا کۆمەڵەکان یا ئەو مناقشاتی لە نێوان حیزبەکاندا هەیە کاری هاوبەشی هەمومان ئێستا زەرورەتێک کە بچێتە قۆناغێکی دیکەوە سەبارەت بە پرسیارەکەشت هەروەکو کاک محەممەد نەزیف باسی کرد بەداخەوە لە ڕابردوودا دۆسیەی ئەمنیەتی کە لە ئەویش لە تەنیا لە مەسلەی ناوچیدا چڕبووبەوە باڵی کێشاو بەسەر هەموو پرسەکان و ئەو پرسانی بۆ خەڵکی ئێران گرنگترن واتە ئازادی مافی مرۆڤ دموکراسی و مافی گەلانی ئەو وڵاتە ئەمە شتێکی گۆڕانکاریشی پۆزیتیڤ کە دەیبینین لەم دوایانەدا بە تایبەتی لە گوتار و ڕتۆریکی دیپلۆماسی وڵاتی گرتوەکانی ئەمریکادا و لە دوایین قسەکانی سەرۆکی ئەمریکی لە کۆڕی گشتینەتەوەی گرتوەکانیشدا بەدیمان کرد ئەوەیە کە ئێستا بە شێوەیەکی زۆر بەرجەستەتر لە ڕابردوو پرسی خەڵک لە ئێران و ماف و ئازادیەکانی خەڵک بۆەوە کە خەڵک هاتوونەتە مەیدان بۆتە بەشێک لە ڕێکتۆریکی دیپلۆماسی ئەمریکا کە بەداخەوە ئەوەی لە لای ئوروپایەکان بەو جۆرە پێویستە نابینین و لەو جیاوازیانەی نێوان ئەمریکا و ئوروپادا کوماری ئیسلامی هەر ئیسیفادەی خۆی دەکات بۆ درێژکردنەوەی تەمەنی خۆی بەڵام ئەوش حقیقەتێکە کە بەداخەوە لەگەڵ ئەوەدا کە ئیدارەی نوێی ئەمریکی زەختی زۆر بێوێنەی دەست پێ کردو بۆ سەر کوماری ئیسلامی و هەر ڕوو لە گەشەشە ئێستاش بەڵێ ئەوەی کە جەنابەت دێڵێ ئەم نیگەرانیە لە لای ئێمە هەیە کە لە تەحلیلی نهاییدا ئەگەر بێت و مەیدانی مانۆڕی تێکدەرانی کوماری ئیسلامی لە ناوچەدا سنووردار بکرێ بە دووری نازانین هێشتا کە کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەتی ئەمریکا بەوەندە قەناعەتکە بەڵام مشکلی خەڵکی ئێران و مەسەلەی میلەتی ئێمە چارەسەر ناکە کاک ئاسۆ هەر لەو پەیوەندیەدا کەواتە ئەمریکا دەڵێت کە ئێمە ئامادەنین حکوومەت ئێران بگۆڕین داوای فقط گۆڕین ڕەفتارەکانی دەکەین بەڵام دەزانین کە ئیسرائیل و عەرەبستان داوای گۆڕین حکوومەت ئێران دەکەن بەکردەوە ئامادەیشیان زیاترە یا وان واندویان ئامادەیان زیاتر بۆ پشتگیریکردن لەو چالاکیان دژی کۆماری ئیسلامی ئێرانە ئێوە بەکردەوە هەنگاوتان هەڵگردووە بۆ بچن داوای ئەو یارمەتیانە بکەن چه هەیەتی هاوبەش بنێرن چ وەک حزبی چوو بێتن بە جۆرێک ئەگەر ئەوەتان قبول بێت وەک لەگەڵ سووری نەزانن کە مافی خۆتانە وەک حزبێکی کوردستانی لە هەر لایەنی یارمەتی وەربگرن بۆ شەڕدژی کۆماری ئیسلامی جاری ئەمن پێم وایە ئەوەی کە بە شێوەی فەرمی وڵاتێکی وەکو ئەمریکا ئینکاری ئەوەی بکا کە تەنیا خەریکی گۆڕینی ڕەفتاری کۆماری ئیسلامی و بۆ معنای نییە ئەو ڕێکارانەی کە یارمەتی بە ڕوخاندنی ئەو ڕێژیمەش دەدەن لەسەر مێز نەبن و هەر ئێستاشکاریان لەسەر نەکرێ ئەوە یەک دووەمە ئەوەی کە کێشەی ئێمە لەگەڵ دەوڵەتی حاکم بەسەر ئێرانیدا پێش لە کێشەی ئەمریکا و ئێران دەستی پێکردووە وەگەر ڕۆژێکیش مشکلی نێوان ئێران و دنیای دەرەوە مەسەلەن ئەمریکا چارەسەر بوو بەڵام مشکلی ئێمە هەر لە شوێنی خۆی بوو خەباتی ئێمە بەدژی ئەو ڕێژیمە بەدەر لە مشتومڕە نێودەوڵەتەکان هەر بەردەوام دەبێت بەڵام حاشای لێ ناکرێت مادام ئێمە لە وڵاتێکدا دەژین و بەدژی ڕژیمێک خەبات دەکەین کە
قسەی ئاشتی خوازانە قسەی سیاسی ناتوانێت گوێ لێ بگرێەوە مەجای حەلی ئاشتی خوازانەی مەسائل و مناقشاتەکەی نادا مەجبورین ڕوو لە دنیای دەرەوەش بکەین بەڵام ئەوەندەی دەگەڕێتەوە سەر حیزبەکەی خۆم دەتوانم تەنیا بەنیوی حیزبی دموکراتی کوردستان لە پەیوەندی لەگەڵ پرسیاردا قسە بکەم لەگەڵ ئەوەدا ئێمە کار دەکەین لەسەر ئەوەی کە سەرنجی دنیای دەرەوە بەتایبەتی ئەو وڵاتانەی چ لە ئاستی جیهانی چ لە ئاستی ناوچەیدا دەست ڕۆیشتون لە ناوچەی ئێمەدا لە مشتومڕەکانی پەیوەندیدار بە ئێراندا سەرنجیان بۆ مەسلەی خەباتی خۆمان ڕابکێشین و ئەگەر لە قۆناغی لە قۆناغەکاندا هاو ئاراستە بووین هاو ئاقار بووین بۆ نابۆچی ئیسفادی لێ نەکەین لەگەڵ ئەوەدا کە خەباتی ئێمە خەباتێکی سەر بەخۆ قایم بەزاتە بەڵام بە فەرمی ئەمن ڕەدی دەکەم و تەکزیبی دەکەم کە حیزبی ئێمە نە لە وڵاتانی ناوچە نە لە زلهێزەکان داوای هیچ چەشنە هاریکاریەشی بڵێن لە ڕووی چەک و داراییەوە کرد بێت. بەڵێ کاک محەممەد نەزیف دێمەوە لای جەنابەت باشە جگە لە کۆنگرەی نەتەوەیی ئێرانی فیدراڵی ئێوە هیچ پەیوەندیەکتان لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا هەیە؟ بەڵێ ئێمە ئێستا کاگاسۆی جاگەدارە ئێمە ئێستا لەگەڵ دە جەرەیانی سیاسی ئۆپۆزیسیۆنی ئێرانی مانیفستێکی هاوکاریمان مۆر کردووە و هەر لەو ڕۆژانە بە نسبەتی ئەو حەوادسەی ئەهواز بەیانی خۆی داوە بە نسبەتی پرسە سیاسیەکانی دیکەوە گوتاری هەبووە هەڵویستی هەبووە و لە داهاتوویچە بێگومان دەتوانێت شوێندانەری زیاتری لە سەر پرۆسەی سیاسی ئێران و مەسئلەی خەباتیجی کۆماری ئیسلامی ئێران ببێ. لە کۆنگرەی نەتەوەکانی ئێرانیشە ئێمە هەمووتان ئاگادارن جوڵەیەکی باشمان هەیە و سعیەکەین زیاتر گوڕوتینی پێ ببەخشین و لە ئاستی کوردستانیشە هەروەک کاگاسۆی ئیشارەی پێفەرموو ئێستا ئێمە زیاتر بەرنامەی ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان توکمەتەرەکەین و بچوارچێوەی ئەو باس و بابەتانەی کە ئێستا زیاتر مەوزوعیەتیان هەیە خۆمانی بۆ ئامادەیەکەین و دەتوانین بەرەوپیری حەوادس و ڕووداوەکان و ئاڵوگۆڕە سیاسیەکان بچین بەو جۆرەی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئینتزاریان لە ئێمە هەیە. کاک محەممەد نەزیف ئاماژتاندا بە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە نسبەتی مجاهدینی خەڵکی دەزانین ئەوان هەم سەرچاوەی دراوی و ئابووری باشیان هەیە هەم ئەوەی کە لەگەڵ ئەمریکایەکان پەیوەندێکی باشیان هەیە لەگەڵ ئەوەی ڕەنگە هەندێک لە کورد زۆر حەز بە مجاهدین نەکات بۆ هۆی ئەو پێشینەوە کە هەیەی ئێوە چەند هەوڵتان داوە یا ئامادەن کە لەگەڵ مجاهدینی خەڵق کار بکەن بۆ چالاکیدان دژی کۆماری ئیسلامی؟ ئێمە لەگەڵ مجاهدینی خەڵک ڕابردووی هاوکاریمان هەیە بەیەکۆ و ئەزمونێکمان هەیە مەسلەی ئێمە و مجاهدینی خەڵک وەختی خۆی لە شورای ملی مقاومەت لەسەر مەسلەی دیموکراتیزەکردنی شۆرا بووە ئێستاش مجاهدینی خەڵک جەرایانێکی سیاسی ئێرانین و لایەنە دیکەیش هەیە ئێمە وەک بزوتنەوەی کورد نامانەوە نەمانویستینە ببینە جهەتی لایەنێکی خاص لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئێمە مەتالباتی خۆمامان هەیە ئامانجی فەرمی خۆمامان هەیە و خەباتی ئێمە خەباتێکی سربەخۆیە ئلهامگیرە لە ئێرادەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە پرۆسەی سیاسی ئێرانیشە هەر جهەت و لایەن و ئێتلافێک ویست و داخوازیەکانی ئێمە لە چوارچێوەی باوەڕ بە دموکراسی بۆ ئێران و تحققی حقوقی نەتەوەی و سیاسی گەلی کورد باوەڕی بەو ئەسڵە بێت ئێمە دەتوانین هاوکاری بکەین و پەیوەندی سیاسیمان لەگەڵی ببێ. بەڵێ کاگاسۆ دێمە لای تۆ وەکو ئێستا باسمان لە هەماهەنگی کرد لەگەڵ حزبەکانی تری با بڵێن ئۆپۆزیسیۆنی ئێراندا دەمەوێت پرسیارێک بکەم ئەگەر هەلومەرجێک ڕوویدا لە ناو ئێرانە وەکو سەرهەڵدانێک ڕووبدا ئێوە تا چەندێک متمانەتان بە پشتیوانەکانی خۆتانە کە لەوێشدا تەنها با بڵێن سەرهەڵدانەکە نەبێتە سەرهەڵدانێکی کە بڵێم وەکو جاری پێشوو بینیمان سەرهەڵدانی قودرەتی سەبز ڕوویدا یعنی بە هیچ شێوەیەک ناوی با بڵێن کورد تایە بەشدار نەبوون لەوەیە ئایا ئێوە چەندێک ئەم جاریان متمانەتان بەوەیە کە ئەم جارە کورد بەو شێوەیە پەراوێز نەخرێت و کوردیش با بڵێن بەشدار بێ خودت بەشداریکی بەرچاویان هەبێ هەر هیچ نەبێ لە کۆمەلگای نێونەتەوەیدا دەنگ بداتەوە؟ من تێنەگەیشتمە بەست لە پشتیوانەکانمان چێە؟ مەبەستم لە پشتیوانی جەماوەری ئەڵێم مەبەستم لەوەیە بنکەی جەماوەری ئێوە یعنی مەبەستم تەنها لە حزبەکەی ئێوە نییە مەبەستم تەنها بە گشتی کووردا. یعنی ئامادەن بۆ شتێکی واکە لە ئێرانە ئەگەر ڕوو بدات ئەگەر سەرهەڵدانێک ڕوو بدات؟ ئێمە هەم لە ئاستی دەرەوەی خۆمان و هەم لە ئاستی نێوخۆی ئێرانێدا زۆردار بەداخەوە ئەو دەرک و پشتیوانیە کە بە قابلی خەبات و پیداکاری خەڵکی خۆمان و بۆ بەهاو ئامانجانەی دەزانین کە گەلی ئێمە خەباتی بۆ دەکات بەداخەوە
تێگەیشتن لە ئێمە لە خەباتی گەلی ئێمە و پشتیوانی لە ئێمە لەوە ئاستەدا نەبووە کە وەک پێویستە لە ئاستی ئۆپۆزیسیۆنی ئێرانیشدا بەداخەوە هەروەکو لە پاش موشک بارانەکەی بنکەکانیشمان سەرنجماندا ئەو تێگەیشتنە ئەو پشتیوانی و هاوپەیوەندی بەو جۆرەی کە پێویستە نەبووەوە بە جۆرێکیش دەبینین کە کۆمەڵێک لە هێندێک خاڵدا لە پەیوەندی لەگەڵ ئایندەی ئێراندا بەداخەوە بەشی بەرچاوی ئۆپۆزیسیۆنی ئێرانی زۆرتر نیگەرانی ئەو شتانەیە کە کۆماری ئیسلامی تەبلیغاتیان پێوە دەکات وەکو تەواوەتی ئەرزی و لە بەریەکەڵنەوەشانی ئێرانێت تا ئەوەی کە بی لە خەڵکی ئێران و لە پێکاتەکانی ئێران و لە ئایندەی هاوبەشی گەلانی ئێران بکەنەوە دا لێرەدا لە پەیوەندی لەگەڵ بڵێن بزوتنەوە جەماوەرەکانی سەرتاسەری ئێرانیش گەلی ئێمە حەقی خۆیەتی لەبەرەوەی کە تایبەتمەندی خۆی هەیە لە ئێرانێدا و ئەوە مەرجی ئێمە بەرەو ڕووی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانیش کە هەر هێزێک ئامادە بێ بە ڕوانینی نادروستی ڕابردووی خۆیدا بچێتەوە بە دوور لە مەرزبەندی ئیدئۆلۆژی و سیاسەکان ئێمەش ئامادەین دیالۆگ و گفتوگۆی لەگەڵ بکەین بۆ هاوخەباتی زیاتر وە لەو پەیوەندیەدا ئێمە شوڕای دموکراسی خوازانی ئێرانیشمان پێکێناوە کە هەموو هێزەکانی سەر بە ئێتنیکەکانی ئێران و هەندێک هێزی سەراسەریشی تێدایە بەڵام ئەمە دەزانین کە لە ئێراندا هێزی جەماوەری ئێمە پێویستە گرێ بدرێتەوە بەو دینامیزمە سەرتاسەریش بەڵام دیسانیش ئەمە پێمان وایە ئەو بخینە سەر ناوماڵی کورد کاگاسۆ داوای لێبوردنەکەم ئێمە فقط 2 دقەمان ماوە ئەگەر بکرێت تکایە لە یەک ڕسەدا فقط ئالەم هەلومەرجەی ئێستادا ئێوە بڕیارێکتان هەیە بۆ ئەوە کە با بڵێن چالاکی پێشمەرگانە لە نێوخۆی کوردستان ئێراندا زیاتر بکەن هێزەکانتان زیاتر بنێرنەوە زیاتر بەشدار بن یان ناگەوێت زۆر بە کورتی تکایە ئێمە وەک لە پاشماوەی پلینۆمەکەماندا لە پلینۆمی موشک باران کراودا کە بەرنمەیەکمانداڕژ بوو پلینۆمەکەمان دواتر درێژە پێداوە لەو پلینۆمەدا بڕیارماندا کە و کۆماری ئیسلامی نییە کە شێوەکانی خەبات و مەدانی خەبات بۆ ئێمە دیاری دەکا ئەولێویەتی ئێمەش هەر هێزی خەڵکە هەر بەستێنی ناوخۆی وڵاتە بەستێنی جەماوەریە بەڵام لە هەمان کاتیشدا لە بەرامبەر ڕژیمشی وەکو کۆماری ئیسلامی ئەوە بۆ معنایە باسکی پێشمەرگانە و چەکدارانی خۆمان لاواز بکەین هەر بە بەهێزی دەهێڵینەوە و هەدەفی ئێمە پێش ئەوەی بەرنامەی نیزامی بێ حزورە لە مەیداندا لە نێو خەڵک بەڵێ کاک محەممەد دێمە لای جەنابەت هەمان پرسیار ئاراستەی جەنابەت دەکەم ئایا ئێوە هیچ بەرنمەیەکتان هەیە کە گڕوتین بە بزوتنەوەی ڕاستان بدەن؟ بەڵێ سیاسەتی ئێمە بە نسبەتی پرۆسەی ڕاستان و نەگۆڕە بەردەوامە ڕاستان خەباتێکی فرەڕەهەندە خەباتی سیاسیە خەباتی مەدەنیە خەباتی ڕۆشنفکریە گرێدانی خەباتی شاخ و شارە حزوری ئەو هێزە پێشمەرگەیە لە نێوخۆی وڵات ڕێک خراوەوە ئامانجی دیاریکراوی هەیە بۆ مبارزە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران. ئازیزان گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزان ئاسۆ حەسەنزادە و محەممەد نەزیف قادری و ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵماندا بوون. کاتێکی خۆش شاد و بەختەوەر بن.